کاروانی کۆمەڵی دادگەری کوردستان کە درێژە پێدەری کۆمەڵی ئیسلامیە با خەونی پاراستنی بنەماکانی ئیسلام و خەبات بۆ چەسپاندنی دەستی پێکرد بەهۆی پرۆژە و دامەزراوە ئاینیە گرینگەکانی. ئەمڕۆ کۆمەڵ لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا وەک قوتابخانەیەکی فکری و ئاینی تەمەشا دەکرێت کە بە تێپەڕبوونی ساڵان هێشتا وەک پێشەنگ لە پاراستنی بەهاکاندا خۆی نیشان دەدات. بەتاکید کۆمەڵی دادگەری لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەم سات و کاتی ئێستاش سوپاس بۆخوا پارێزگاری لە بنەمانە گۆڕەکانی ئیسلام کردووە و هەمیشە لە سەنگەری بەرگریکردن لە ئیسلام بووە. ئەوەش لە هەموو سێکتەرەکانی لێ ڕنگداوەتەوە لە کایە سیاسیەکان، پەرلەمانتارەکانی و کەسە دیارەکانی لە ناو ساحەی سیاسی و لە ساحەی کوردستان و عێراق و ناوچەکەشدا لە هەر سەنگەرێک بووبن لەسەر نەگۆڕەکانی ئیسلام پێداگریان کردووە. مامۆستایەکی ئاینی دەڵێت کۆمەڵ لە سەنگەری حەقدا بووە و بەرگری لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام کردووە. کار و پرۆژە و هەڵوێستەکانی ڕابردووشی شاهێدی ئەم حەقیقەتەن. کۆمەڵی دادگەری لە دیفاعکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام پێشەنگە. جەی پەنجەی دیارە، چ لە پەرلەمانی عێراق، چ لە پەرلەمانی هەرێمی کوردستان، چ لە شاغ بن، چ لە شار بن، بە هەموو شێوازەکان ئەندامەکانیان ئەتا ئێسەش دەگەدابی لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات هەندی ئەندامی هەر بێسەر و شوێن کراون لە بەرەوەی دیفاعیان لە ئاینی پیرۆزی ئیسلام کردیا و لە شاخ و لە شاردا دیفاعیان لە ئاینی پیرۆزی ئیسلام کردیا و بەردەوامیش دەبن ئینشاءالله. کۆمەڵ یەکێ لەلایەنە سەرەکیەکان بوو کە چوونە قونسوڵخانەی فەڕەنسا نیگەرانیان دەربڕی کە سوکایەتی و بەڕێزی بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کراوە. کۆمەڵی دادگەری کوردستان کۆمەڵی ئیسلامی پێشوو کە وەک هێزێکی ئیسلامی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان دەناسرێت با فەرمی لە 31 ئایاری ساڵی 2001 ڕاگەیەندراوە. ئێستاش دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاگەیاندنی ئەو کاروانەدا خەباتی سیاسی و ئاینی بۆ بەدەستێنانی مافەکانی کورد و پاراستنی بەها و پیرۆزیەکانی ئیسلام و کۆمەلگای کوردەواری بەردەوامە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.